قرآن إن شاء الله سردكي بزحمته السعودية دو أجريه تعادل وفوز هرب سردكي عراق لا دي بباتو عراق دوانگای خۆی دەنێت بۆی بگات بە مۆندیالی 2026 ئەمشەو لە کۆتا دەرفەتدا بۆ هەڵبژاردەی عێراق وا بڕیارە بێتە میوانداری هەڵبژاردەی سعودیا لە وڵاتی سعودیا کاتژمێر 95 خولەک. جا من ئێستا لە شەقا میسکانم لە ئێستاوە نزیکی کاتژمێرێک زیاتر ماوە شەقا میسکان جمەی دێت و هاوڵاتیاکی زۆر لێرەیە بۆەوەی سریالێکە بکەم. من دەچمە لایەکێک لەو هاوڵاتیانە کاکە سلااوت لێبێت بۆ بینیارەکەی عێراق توی بالي بتأكيد. باشە چی وای لێ کردی ئاوا زوو بیت بۆ بینینەوە یاریە؟ والله هر وتما زوو بسنزەیەکی باش بگرین بە ئیستراحە دانیشن تەماشا بکەین و سکە دەمەشە بتە خەفسا ئێرەش پڕی عەرەبە ماشەڵڵا هەمووی دێن لەو تەرجەی عێراق. هەمووی تەرجەی عێراق دەکات؟ هەمووی تەرجەی عێراق دەکات ئەمەش تەرجەیان دەکەین. ئەچ تەرجەیان دەکەیت؟ بەتەأکید دکو. چی وای لێ کردی تەرجەی هەڵبژاردەی عێراق بکەی؟ والله برێنەرێ مە هاوڵاتیەکی عێراقینە دوای ئەمە تەرجەی بەرشلۆنەی دەکەن تەرجەی بەرازیل دەکەن مەسەرەن لۆ تەرجەی عێراق نەکەین. باشە بە پێشبینی جەنابتان هەڵبژاردەی عێراق سەر دەکەوێت بۆ مۆندیال؟ قورآن إن شاء الله سردكي بزحمته السعودية دو أجريه تعادل وفوز هرب سردكي عراق لا دي بباتو إلى ملعب السعودية عشان ناو زماوري خويتو حاضر تريش العراق حاضر تري بتأكيد. زۆر باشە دەست خۆش بێتن ئەمە پێشبینیەکێک لەو وڵاتیانەیە کەوا پێشبینی دەکات هەڵبژاردەی سعودیا سەرکەوتن بەسەر هەڵبژاردەی عێراق دەستمێنێت ئەمەش بۆی ئەوەی هەڵبژاردەی سعودیا بە ئەگەری بەرامبەربوون یاخود برنەوە سەر دەکەوێت بەڵام عێراق تەنها بە ئەگەری بەرامبەر برنەوە دیارێکە لە بەرژەوەندی خۆی کۆتا پێدەنێت. کاکە سلااوت لێبێت بۆچی لێرەی لە ئێستاوە؟ والله خۆشبەختانە یاریمانێ ئەوڕۆ منتەخەب عێراق لەگەر منتەخەب سعودیا چاوەڕێ دەکەن یاریێکی باش بی هەردوو لاستەی خاڵمان هەیە دەبێت ئەوڕۆ سەر بکەوین هەتا بگەین بە مۆندیالی 2026 خۆشبەختانە ئینشاڵڵا یاریێکی باش ئەنجام دەدەین و بە ئەنجامێکی باش بەسەر سعودیا سەر دەکەوین و ئینشاڵڵا 2026 منتەخەب عێراق لە مۆندیال دەبێتن و سەرکەوتن بۆ منتەخەب عێراق دەبێت ئینشاڵڵا. پێشبینی چیە بۆ یاریەکە؟ پێشبینیمەوەی ئینشاڵڵا دووبێک دەبینەوە. دووبێک بۆ هەڵبژاردەی عێراق؟ چکە ئەمە هەر دەبی لەو یاریە سەرکەوتوو بین ئەگەر هاتووی تعادل بیان بدۆڕێن بەداخۆ منتەخەب عێراق بەسەر ناکەوێت بەڵام هیوامان وایە ئینشاڵڵا یاریزانە کوردەکان زۆرینەیان بەشداری دەکەن ئینشاڵڵا شێرکۆ کەریم بەشداری دەکا و ئینشاڵڵا بە ئەنجامێکی باش سەر دەکەوین سەرکەوتن بۆ هەڵبژاردەی عێراق دەبی ئەمشەو ئینشاڵڵا. زۆر سپاس دەست خۆش بێت ئەمە قسەیەکێکی دیکە لەو هەوادارانەیە کە لە ئێستاوە لە شەقا میسکان دانیشتو دەیەوێت سەیری یاریەکەی نێوان هەڵبژاردەی عێراق و هەڵبژاردەی سعودیا بکات. هەڵبژاردەی عێراق تەنها بە بردنەوە دەتوانێت سەر بکەوێت بۆ مۆندیالی 2026.